لێرەیە ئێمە باسی هاوژیانی ئازادەکەین و باسی ئەمڕۆ ئەەکەین کە ئێمە تایە ئەژین. هاوژیانی ئازاد هەیە یاخود نییە؟ ئەو ژیانی ئێمە تایە ئەژین هاوبوون هەیە، بەڵام هاوژیانیش هەیە، بەڵام ئازادی هەیە یاخود نییە؟ بۆ ئەوەشی ئێمە لە هاوژیانی ئازاد تێبگەین پێویستمان بە ئەوەیە لە وشە لە ڕێگی وشەکە بکۆڵینەوە. کاتیاڵین هاو ژیان پێویستمان بە ڕێبازی ئیتمۆلۆژی هەیە. هاو واتای چی و هاوژیانی واتای چییە؟ بۆ تێگەیشتن لەم واتایەش دوو بنەمای زۆر گرنگ هەیە، یاخود دوو کلیلی سەرەکی هەیە بۆ تێگەیشتن لە هاوژیانی ئازاد، ئەویش خۆبوون و ڕێزداریە. خۆبوون چییە و ڕێزداری چییە؟ قسە لەسەر خۆبوون ئەەکەین چۆن مرۆڤێک خۆی ئەبێ. ئێمە کاتێک لە زمانی کوردی خۆمان ئاڵێن خۆبوون، خۆ هەنی واتە خودا، هەنی ئەگەڕێتەوە بۆ خودا بوون. خودا لای ئێمە چییە؟ ئەو کەسەیە یاخود ئەو شتێکە بە هەستی خۆی، بە فکری خۆی، بە زانیاریەکانی خۆی بیر ئەکاتەوە سەر بە خۆیە و داهێنان ئەکا. ئەمە وەکو وشە خۆبوون واتە خۆبوون، خۆی بوون، واتە تایبەتمەندیەکانی شخصی هەر مرۆڤێک. لێرە کاتێک کە ئەڵێن خۆبوون سێرەکەین ئەو خۆبوونە لە پاندۆرا کێیە؟ خۆی نییە. لە مێژووی کە ئێستا دەسەڵاتداریە کە نووسراوە پاندۆرا دروستکراوی دەستی پیاوە، واتە جەوهەری نییە، خۆی نییە. واتە ئەو ژنەی کە بەردەوامی بە ژیان ئەدا خۆی نییە، کەواتە پیاویش خۆی نییە. هەردوو بە دەسەڵاتێک لەسەر بنەمای دەسەڵاتداری، لەسەر بنەمای ژێردەستبوون دروست بوون. دوای دێنە سەر هاو واتای چی؟ کاتێک کە ئەڵێن هاو یەکسەر دوو وێنە دێتە بەرچاو، ڕەش، سپی. کاتێک کە ڕەش بۆ خۆی ڕەش بوو و سپی بۆ خۆی سپی بوو، ئەنی ڕەش بە ڕەشی خۆی توانای خۆی بوونی خۆی ڕەشبوونی خۆی ناسی، ئەو کات خۆبوونی خۆی دروستەکە. و کاتێک کە سپیش بە هەمان شێوە خۆبوونی خۆی، تایبەتمەندی خۆی، ڕەنگی سپی خۆی ناسی، ئەویش بە هەمان شێوە خۆبوونی خۆی ئەناسێ. بەڵام ئێستا ئەبینین ڕەش لە ناو سپیە و سپی لە ناو ڕەشایە. نا ڕەشەکە ڕەشە، نە سپیەکە سپیە، بەڵکو تێکەڵاو بووە. ئەو ژیانی ئێستا هەیە نا ژن خۆیەتی و نە پیاو خۆیەتی. ژن بەهێز نییە. کاتێ ئەمە نوێنەرایەتی ئەو بوو لە ناخەوە، ئیتر ناتوانێت داببڕێ لەو سیستەمە. بۆیە بۆ هەردوو لە ئەوە گرنگە. بۆ ئەوەی خۆمان بین پێویستە ئەم ژنە لاوازەی لە پیاوێکایە و ئەو پیاوە لاوازەی لە ژنێکایە، هەردوو لە ئەمە دەرخین لە کەسایەتی خۆمانە. ئەو کات خۆبوون دروستە بێ. ئەو کات ئەتوانین بڵێن هاوژیانی خەریکە دروست ئەبێ. یەکێکی تر لە کلیلەکانی تێگەیشتن لە هاوژیانی ئازاد ڕێزداریە. کاتێک هەردوو ڕەش و سپی هەردوو وەکو یەک بوون، سوور و زەرد هەردوو وەکو بەرامبەر بە یەک بوون، قاوەی و پەمەی هەردوو لا بەرامبەر بە یەک بوون، خۆیان بوون، بە توانای خۆیان، بە ئیرادەی خۆیان، بە فکری خۆیان، بە هەستی خۆیان، وەکو چۆن ئەڵێ خودا بەرهەم داهێنەرە، ئەویش ئەتوانێت داهێنان بکە، ئەتوانێت ژیان دروست بکە. ئەو کات ڕێزداری پێویستە بێ. کلیلی دووەمی هاوژیانی ئازاد ڕێزداریە. دیموکراسی، دیموکراتیک، هەموو ئەمانە بنەمای خۆیان لە ڕێزداری وەرەگرن.